سڵاو ئایندە بۆ ئیسلامە ئیسلام بەچی سەردەکەوێت لە ڕێگەی علم و تەکنۆلۆژیا و بەها باڵاکانی مرۆڤەوە یاخود لە ڕێگەی پەرستن و خستنەوەی مناڵی زۆرەوە بینەرمان. هەمیشە لە خەیاڵی مرۆڤی موسڵمان بەتایبەتی لە ناوخۆیدا جۆرێک لە هەستکردن بە باڵادەستی و سەرکەوتن لە گۆڕەیە بەبێ ئەوەی لە واقعی ژیاندا هیچ دەستکەوتێکی ئەوتۆی هەبێت بەتایبەتی لە جیهانی هاوچەرخدا. ئایندە بۆ ئیسلامە، ئیسلام چارەسەرە، ئیسلام سەر دەکەوێت بەسەر نایارەکانیدا و چەندین دروشمی تر بەشێک لە خەیاڵی موسڵمان و ئیسلامی سیاسی دروست کردووە بەبێ ئەوەی ڕوون بێت ئەم ئایندە چییە، ئەم چارەسەرە چۆنە و بە چ شێوازێک سەر دەکەوێت. ئەم کێشەیە کێشەیەکی سەرەکی موسڵمانی جیهانی عەرەبیە لە بەرامبەر ڕۆژاوادا کە لە کوردستانیش کۆپی دەکرێتەوە. نیو سەدە پێش ئێستا بیرمەندی ئیسلامی سەید قوتب ناملکەیەکی نووسی بە ناوی المستقبل لهذا الدین، واتە ئایندە بۆ ئەم ئاینەیە. لە دوای نیو سەددا لە نووسینی ئەم ناملکەیە هەتاکو ئێستاش موسڵمانان لە دواکەوتوترین کۆمەڵگەکانی دنیان. موسڵمان لە دنیادا سیمای تیرۆر و دواکەوتویی دەنوێنێت، نەک سیمای پێشکەوتن و مرۆڤخوازی. ئەی کاتێک زۆربەی ئیسلامیەکان ئیدعای ئەوە ئەکەن کە ئایندە بۆ ئیسلامە و بەم شێوەیە خەڵک هەڵدەنێن، ئەم قسانە لەکوێوە سەرچاوە ئاگرێ؟ ئایا سەرچاوەیەکی دینی هەیە یاخود تەنیا خەیاڵێکە و لە خەیاڵدانی زۆر کەسە چەکەرەی کردووە؟ ئایا ئایندە بۆ ئیسلامە؟ ئایا ئەمە پەیامێکی ئیلاهیە یان پەیوەستە بە هەوڵ و جیهادی مرۆڤی موسڵمان؟ زۆربوونی وەچەخستنەوە ڕێگە چارەسەرە یان بەرزکردنەوەی ئاستی پەروەردە و فێرکردن و ئاستی بەرزی ژیان؟ پەیوەندی نێوان ڕابردوو ئێستا و ئایندە چۆنە و چی بە یەکیانەوە دەبەستێتەوە؟ لەناو ئاینی ئیسلامدا لە دووتوێی قورئان و فەرموودەدا پەیامی سەرکەوتنی ئیسلام و زاڵبوون بەسەر ئاین و نەیارەکانی تر چۆن ڕوونکراوەتەوە؟ ئایا ئەمە موژدەیەکی حەتمیە و دەبێ هەڕوو بدات یان جۆرێکە لە خەیاڵ کە تاکی موسڵمانی لەسەر پەروەردە دەکرێت؟ کەی ئەم ئایندەیە دەست پێ دەکات و سەرەتاکانی چین؟ زۆر قسەیەکەکرێ زۆر ئەوەترێ ئایندە بۆ ئیسلامە. ئایندە بۆ ئیسلام وەک بەڕێزت وەک خۆت متابعەت کرد بێت چ معنایەکە گێنێ؟ بۆچی وا ئەوترێ؟ یعنی هیچ دینێکی تر نامێنێ؟ هەموو کەسە بێتە مسلمان یاخود چۆن؟ دیارە حکمەتی خوای گەورە تەبارەکە و تەعالە لە ناردنی هەموو پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێت و ناردنی پەیامەکانیان حکمەتێکی تەواو جێگیرە و ناردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام لەو کات و زەمانەدا و ناردنی پەیامەکەی بۆی و ئومەتی ئیسلامیش کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم دەفەرمێ ئینەکم ستەتیممونە 70 ئوممە، ئێوە پێشەوە 69 ئوممەت هاتووە، ئێوە دەبنە 70 ئوممەت. ئەمە خوای گەورە سوبحانه وتعالە بۆ خۆی ئیختیاری کردووە و ئەوەش کە بڕیاری خوایە تەبارەکە وتعالە خۆی دەفەرمێت لە دوای هاتنی هەموو پەیامەکان و بە هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە کۆتایی بە هاتنی پێغەمبەران هاتوو دەفەرمێ هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله. طبعا کاتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هات بەم پەیامە بدأ الإسلام غريبا، ئیسلامەتی ئەو پەیامێک کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم پێی هات غەریب و نامۆ بوو لە نێو خەڵکیدا و مسلمانان لە سەرەتاوە زۆر تووشی ناڕەحەتی دەبوون، بەڵام بەردەوام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مژدەی ئەوەی پێ ئەدان کە ئەم ئیسلامە دین و هەبژادەی خوای پەروەردگارە تەبارەکە وتعالە بۆ سەرجەم مرۆڤایەتی دەگاتە هەموو شوێنێک و خوای گەورە سوبحانه وتعالە دینەکەی خۆی سەردەخات. ئەو بوو لە هەموو حاڵەتە ناڕەحەتەکانە کە دەیانوت مەتا نەسڕ الله، رسول الله عەلەیهی سەڵات وسەلام لەو حاڵەتە ناڕەحەتانە حتا لە خەندەقا کە وەکو بیرکردنەوەی ئینسان هیچ ئومێدێک نەبوو، چونکە لە ناوە و لە دەرەوە کە خوای گەورە سوبحانه وتعالە فەرمێ ئیذ جاءوکم من فوقکم ومن ئەسفەل منکم لە هەمولایەکەوە، بەڵام پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم لەو ڕۆژەدا مژدەی فەتحی یەمەن و هەروەها فارس و هەروەها چەندها شوێنی تریدا. جا بۆیە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم مژدەی بەوە داوە کە ئەم پەیامەی خوای گەورە سوبحانه وتعالە کە ئاینی پیرۆزیستەمە و پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەگاتە هەموو شوێنێک و لیوظهیره عەلە الدین کولی. خوای گەورە پایەداری دەکات بەسەر هەموو ئاینەکانی تر. لێرە من دوو ملاحەزە ئەم یەکەم لیوظهیره عەلە الدین کولی بەمانای ئەوە هێت کە ئیتر هیچ دینێکی تر نامێنێ ئەم نەبێ یا ئەم لەسەر و هەموویانەوە بێتیانە. خوای گەورە سوبحانه وتعالە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ وأنزلنا إليك الكتاب بالحق
ئەم قورآانەکە بۆ تۆ نێردراوە تەواوی حەق و ڕاستی تێدایە مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه باشان دەفەرمێ ئەو خەڵکە کە لەسەر دین و پەیامەکانی تژمون فاحكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم عما جاءك من الحق باش دوای دەفەرمێ فإن لم يستجيبوا لك فاعلم أنما يتبعون أهواءهم جیاوازی پەیامەکەی خوای پەروەردگار تبارەکە و تەعالا کە قورئان لەگەڵ جیاوازی ئەوانی تر چییە؟ ئەوانی تر خوای گەورە سوبحانه و تەعالا داوای کرد لە زانەکانیان کە پەیام و کتابی خوای گەورە بپارێزن خۆی دەفەرمێ بما استحفظوا من كتاب الله داوای لەوان کرد بەڵام قورئان خوای گەورە سوبحانه و تەعالا نەیداوەتە دەستکەس بۆ خۆی دەفەرمێ إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون لەبەرەوە قورئان خوا دەفەرمێ مهيمنا عليه باش مامۆستا بمبورە ئێمە ئەبینین لە ئێستادا بەس لە ئایندە ناکەن لە ئێستا ینی ئینجیل هەر ماوە تەورات هەر هەیە مەسیحی تقریبا لە مسلمان زیاترن بودایی و بتپەرستەکان لە مسلمان زیاترن جوولەکە کەمن هیچ ئیتر ئێمە چۆن ینی بەم شێوەیە ئیتر 1441 ساڵیشە ئەم ساڵ 1441 کۆچیە ینی مسلمانان یەک لەسەر حەوتی دنیا پێت وایە ئەمە تاکەی چاوەڕێ بکەین ینی بەو شێوەیە بەڵێ طبعا مژدەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ هیچ ماڵێک یا هیچ خانووە قوڕێک یا هیچ شوێنێک لەم سەر بە ئەو سەری دنیا نامێنێت ما بەلەغە اللەیل وەنەهار هەچی شەو ڕۆژ پێی بگات ئاینی پیرۆزی ئیسلامی پێ ئەگات و دیارە بۆ ئەمەش لە دەقی قورئانە لە سنەتی صحیحی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام کاتێک دیاری نەکراوە هەتا خەڵک بڵێ ئەوە کاتەکە هات یا ئەوەندە بۆ نەماوەیەکی دیاری کراوە ئەوە تا نەبوو کەواتە ئەم شتە حەقیقەت و ڕاستی نییە ئەم بەڵێنێک کە خوای گەورە سوبحانه و تەعالا داویەتی چۆن ئێمە شەو ڕۆژ دەبینین ئاواش دڵنیان لەوەی کە بەڵێنەکەی خوای گەورە سوبحانه و تەعالا دەبینین و دێتە دی مامۆستا ئێمە باس لە واقع بکەین ئەحادیث وەکو خۆت فەرمووت نازانین لەوانەیە 1000 ساڵی تر بێ بەس لەم واقعی ئێستای ئێمەیە کە باس لە ئێستا ئەکەین مثلا سید قوتب 50 ساڵ لەوە پێش کتێبێکی نووسین ناملکەیەک المستقبل لهذا الدين لەو کاتۆ زۆربەی خەڵک یا مسلمانان باس لەماکەن ئایندە بۆ ئیسلام و دین بۆ ئیسلامە و ئەمانە بەڵام لە دوای نیو سەدە زیاتر لەم قسەیە تا ئێستا ئەمابینین مسلمانان وانین دواکەوتوترین یاخود یەکێکن لە نەتەوە دواکەوتوەکان لە دنیا هیچ ئینتاجێکیان نییە لە هەموو شوێنێک بمانەوەیان نا بەدەست خۆت نییە کە ئەگەڕیت کاڵی مسلمان یەکسەر وێنەیەکی تایبەت لە تیرۆر لە دواکەوتویی لە توندی هێتە بەرچاویان چۆن ئێمە ئەم مەژدانە بین لە دەرەوەی غەیبیات کە ئەحادیث و پێشبینیەکانەیان طبعا ئەمە دوو خاڵ پەیوەستە بە دوو خاڵ و خاڵی یەکەمینان ئەوەیە ناکرێمە بڵێن لە مای ئەم 50 ساڵەدا گۆڕانکاری نەبووە بەڕاستی گۆڕانکاری گەورە هەبووە لە راپۆرتە جیهانیەکانیش ئەوە سەلمێنرا و باس کراوە کە ڕۆژانە بۆ نمە کە کاتێک تۆ دەڵێ بۆ نمونە دینی نەسارا زیاترە لە مسلمان بەڵام ئەمڕۆ ئەوەی کە زیاکە مسلمانە ئەوەی کەم ئەکە ئەوانە ئەوەی کە لە ڕووی عەدەدی مسلمان مناڵی زیاترە بێ نەک خەڵک مسلمان بێ مسلمان مناڵی زیاترە پێت وانێ بۆ خۆی خەڵکیش مسلمان دەبێ و ئەگەر خەڵکەکە مسلمانەکە زیاتر دەبێ بۆی پێویست دەکا بوونی مزگەوتی زیاتر ئەی باش ئەو راپۆرتانەکە دەڵێ ساڵانە ئەوەندە کەنیسە لە ئەڵمانیا ئەوەندە کەنیسە لە ئەمریکا ئەوەندە لە دانیمارک لەو فڵانە شوێن کە دەڵێ ڕەنگە لە ماوەی 10 ساڵێکە 1600 کەنیسە بەرەو داخران دەڕۆ تەنها لە یەک وڵاتدا ئەزانی مامۆستا ئەم مەسەلە ئەلەمەیاندا بە تەوزیحێک بەم عادەتەن کە ئەچیتە ئەوروپا لەگەڵ ئەوروپیەکانەژی زۆربەی ئەوروپیەکان هەر دینیان نییە ناچنە کەنیسە خۆیان هەر مەسیحین خۆ نەبوونەتە مسلمان هەر مەسیحین بەڵام ئیلتیزامیان نییە ئەسڵەن باوەڕ زۆریان هەر ئەتایستن باوەڕیان بەخوانیە یا دین بە شتێکی شەخسی ئەزانن ئەوە نییە بڵێ هاتوون بوونەتە مسلمان بۆیە کەنیسەکان ئەبنا مزگەوتیا کەنیسەکان داخرێ خۆی ئەو قسەش دقیق نییە لە ڕاستیە لەبەر ئەوەی داتا و ژمارەکان باز ئەوەکەن کە خەڵکانێک دەبنە مسلمان یعنی ئەو ڕێژەی کە خەڵک دەبێتە مسلمان زیاترە وەک لەوەی کە خەڵکێک مسلمان و ببێتە کەسێکی بێدین و ببێتە کەسێکی خراپ من دوو سەرنجم هەبوو باسی ئەوروپیەکانەکەم لەم قسەیەدا بەنسبەت ئەوانیشەوە یعنی بۆ نمونە کەسێکی ئەوروپی کە مسلمانە نابێتە کەسێکی بێدین
بەڵام کەسێکی کە بێدینەیە بۆن من ئاینێکی تری هەیە گۆڕێ و دەبێتە کەسێکی مسلمان. تێبینی دووهەم کەوەی کە لە هەر شوێنی مسلمان دەبینێت شتێکی ناشرین یعنی دراوەتە پاڵی خەڵک بە چاوێکی جۆرێک تەماشای ئەکا ئەمە وایە بەس خۆی چی وای کردووە بەشێکی زۆر لە سیاسیەکان لەگەڵ میدیاکان بەڕاستی هۆکار بوون بۆ ئەمە کۆمەڵێک راپۆرت و داتا و زانیاری و ئەو شتانش کە کراون حتا لە بەریتانیا لە ئەمریکا ئەویان سەلماندۆ باسی ئەویان کردووە کە ئەو ڕێژەی تاوانەی کە دەکرێت بۆ منە لە بواری تونت و تیژی لە هەر بوارێکی ترا ئەوەی کە مسلمان کەسێکی مسلمانە بۆ منەکەمان ناوێ ناو تون ڕەوی ئیسلامی ئەنجامی ئەدات لەو حاڵەتەیە جاری وهەیە لە 100 تا 2 من لە وڵاتێکی وەکو ئەمریکایە لە هەنی شوێنی ترا ئەوەی کە بۆ منە حسابیان کرد لە ماوەی 25 ساڵە ئەو تاوانانەی ئەگەر لە ڕێژەیە گوەرگرین لە 100 تا 6 مسلمانەکان بمبورە مامۆستا بەعرزت ئەمە دوی ئەوروپایە من باس لەمە ناکەم بە گشتی بۆ نمونە لەم سەردەمەیە ئەوەی کە توندڕەوی دینیە لە داعشەوە لە قاعیدەوە لە جەماعاتی ئیسلامی و جیهادی و تا ئێستا لە سینایە لە هەموو شوێنەکانە وێنەکە ئەوە بە گەورەی باس لە ئەوروپا خۆی نییە بەتەنیا ینی لە هەموو دنیا ئێمە ئابێ وێنەکە سیرکەین نەک تەنیا لە ئەوروپایە دەگە تۆ لە هەر شوێنێکەوە تەماشایکەی یعنی ئێستا بۆ نوێت و تەماشایکەی لە وڵاتی خۆشمان هەروایە بۆ من کەسێک بۆ بڵین کەسێکی مسلمان دیارە شتێکی نابەجێ دەکات باشە شتێکی لێ دەوەشێتەوە کە خەڵک تەوقع ناکە هەموو ئیعلام و ڕاگەاندن و کەناڵەکان و سۆشیال مێدیا پڕ دەبێت لەو جۆرەشتانە لە کاتێکە کە غێری مسلمان هەزاران قاتی ئەوان ئەکا بەڵام کەس باسی ناکات باشە با بگەڕێمەوە سەر بابەتەکە زۆرتر وتمان المستقبل لهذا الدنيا ئایندە بۆ ئیسلامە لە ڕووی واقعیەوە لە ئێستادا وا دەرناکەوێت ئەو راپۆرتانە کە باسەکرێت کە من بۆ نمونە دیاردەی بە مسلمان بوونی ئەوروپی لە ڕاستە بەس لە فەیسبوک و لە سوۆسیال میدیای خۆمان نایبینین لە واقعی ئەوروپیاوانێ لەوانێک کەسێک دوان بێت مسلمان بێت دوای ڕا بیرێتێتەوە لەو شتەیە من ئەمێ تیش خەمە سەر ئەم لەحظەیە یعنی لە ئێستایا وەکو ئەرزم کردی یەک لەسەر حەوتی عالەم غەیرە مسلمانە ئیتر تۆ چۆن بتوانین بڵین مستقبل بۆ ئیسلامە ئەسڵەن بۆچی پێویستە بڵین مستقبل بۆ ئیسلامە ئیسلامیش دینێکە و خەڵکەکەی مسلمانە تەواویانی خۆی ئاخر ئەو ئیختیاری ئێمە نییە خوای گەورە سوبحانەهو وتعالا بۆ خۆی وای ئیختیار کردو وای بڕیار داوە خوای گەورە بۆ خۆی لە قورئانە دەفەرمێ کاتێک کە ئیسلامی نادووە پێغەمبەری صلی الله علیه وسلم ناردووە و دینەکانی تریش نسخ بۆتەوە داوای کردووە لە ئەوانی تریش کە دەستکاری پەیامی پێغەمبەرانی خوای پەروەردگارن کە یحرفون الکلم عن مواضعه ونسوا حظا مما ذكروا به پەیامی خوای پەروەردگاریان فرامۆش کرد دەستکاریان بەس ئەوە وعد نییە بەوەی کە هەم کەس مسلمان بێ ئەو کاتە چیە چێتە جەهەنەم مەرجە خەڵک مسلمان بێ پێتوانێ ئەوەش ڕاستە خۆی ئەوەی ئەگەر بڵێن پەیوەستە بە قسەی پێشومان ئەگە بڵێن بۆچی یعنی بەو ڕێژەیە خەڵک نەهاتووە دەی خۆ پێویستە بۆ قسەی پێشووە لەبەرەوەی بەڕاستی ئیعلام و ڕاگەاندن و میدیا کارێکی وای کردووە وێنایەکی ئەوە ناشرینی پیشانی خەڵکی و جیهان داوە کە ئیسلام بریتە لە تیرۆر مسلمان بریتە لە کەسێکی تۆنڕە و خراپەکار هەرچەند هەنێ جار دەتوانێت ئەم قسەی بەڕێزت لەگەڵ ڕێزمان سڕێنی دەستە چڵکنەکەی خۆمانە بەغەیری خۆمان بۆ ناڵین مسلمان خۆی نمونەیەکی جوانی پێشکەش نەکردو بە دنیا هیچ کات ئامادە نین کەوا شتێکی جوانی بۆ نمونە مسلمانان نیشان بدەن دەڵێ مسلمان چی کردووە لە کاتێکە خۆ دواکەوتوی مسلمانی ئەوە نییە کەوا دینەکەی دواکەوتویە کەسێکیش کەوا غێرە دینە و پێشکەوتوی ئەوە نییە کەوا بیدینە بۆ یەکەوا پێشکەوتووە ئەوەی لاقەی هەیە بەسەر خودی کەسەکانەوە لە کاتێکدا جیهانی ئیسلامی لە نێو جەهل و خوڕافە و نەخۆشی و هەژاری و دەسەڵاتی ستەمکاریدا گیری خواردووە چۆن مرۆڤی مسلمان دەتوانێت بانگەشەی ئەوە بکات ئایندەهی ئەوە بە تایبەتی لە سەردەمی باڵادەستی زانست و تەکنۆلۆژیای ڕۆژاوادا ئایندەهی مسلمانە گوتارێکی سیاسی دەسەڵاتدار ستەمکارەکانە یان جۆرێک لە ڕاستی تێدایە ئایندە بۆ ئیسلامە چی ئیسلامێک ئەم ئیسلامی کە ئێستا ئەیبینی لەم حاڵەتەیە ئیسلام جارێک ئەبێ ئێمە تەفسیری و معنای تعریفی ئیسلام دیاریکەین ئیسلام بەو واتایی کە دینی هەموو پێغەمبەران بێت بەو واتایی لە نوح حەوە دەستی پێکرد بێ و بە محەممەد کۆتایی پیاتە بێ
وملەتی محەممەد میلەتی محەممەدە ئیسلامێک نییە کە ئەمڕۆ تەفسیرێکی بۆ کراوە و ئەو تەفسیرەی کە کراوە ئیسلام تەنیا حەسر کراوە لە ئومەتی محەممەدا ئەوە تەفسیرەکە پێچەوانەی قورئانە و پێچەوانەی هەموو نەسەکانی ناو قورئانە چکە قورئان ئاعترافەکە بەوەی هەموو میلەتەکانی تر مسلمانن و ئیسلام میساقی بەشەریەتە و ئیسلام لەگەڵ فیتڕەی بەشەریەتایە نەکەو ئیسلامی کە ئەمڕۆ چوارچێوە دراوە بە ناوی دینی محەممەدەوە و کۆمەڵە مەفاهیم دیاری کراوە کە ئەمە دینی محەممەدە و ئەمە ئەبێتە ئیسلام. ینی بەڕێز بەم قسەیە ئەتەوێت پێمان بڵیت کە ئیسلام بریتە لە مەسیح و لە یەهود و لە ئیسلام و لە صابی ئەو لە دەشتی و بەحتمی لە ئاەتی 62 سورەی بەقەرا زۆر بە جوانی ئەمە ڕوونەکاتەوە دیاریەکات ئین الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين من آمن بالله واليوم الآخر فلا خوف عليهم ولا هم يحزنون. والمجوسش لآياتك مجوس آياتكي دواي أو لآياتكي دواي أو باسي مجوس يعني لإبراهيم باسي أو كات ك نمان مريني بمسلمانتي نبي لسحري فرعون باسي أو كان نمان مريني بمسلمانتي نبي لفرعون ككاتي غرق به باسي أو كنمان مريني بمسلمانتي نبي لهر تاريخي ئەمبیا کە لە قورئانە باسی کراوە هەتا ئەگاتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووی ئیسلامە میلەی ئیسلام میلەتێکە لە نوحەوە دەست پێکات میلەتە ئەبیکم ئیبراهیم هو سماکم الئیسلامی هو سماکم المسلمین من قبل وفي هذا من قبل يعني پێشی خۆی وفي هذا لمەشە لەبەرەوە مسلم ئەو تەفسیرەی کە کراوە بنیە الئیسلام على 50 کە گوایە ئیسلام ئەم ئیسلامی محەممەدیە بریتی بێلەوە ئەوە تەفسیرێکە ماڵوێرانێکی زۆر گەورەی هێناوە بەسەر مسلمانانە لەو تەفسیرە کە بنیە الئیسلام على 50 تەنیا أن لا إله إلا الله ڕکنی ئیسلامە باقیاتەکانی هەموو ڕکنی ئیمانە. باشە کەواتە بەڕێزت ئەتەوێ پێمان بڵێ کە ئۆکو ئەرزم کردی ئیسلام بریتە لە هەموو دینەکان باشە کەواتە ئەم مستەقبەلە بۆ ئەم ئیسلامە یعنی چی؟ ئەم مستەقبەلە بۆم ئیسلامە ئەم مستەقبەلە بۆ ئەخلاقیاتە تەراکومیەیە کە بە درێژایی مێژوو پێغەمبەران هاتوون بۆی و لەناو قەومەکانیانە وەکو بڵێ عەرزیان کردووە بۆتە تەراکومێکی ئەخلاقی و مەنظومەیەکی ئەخلاقی دروست بووە. ئەم مەنظومە ئەخلاقیە کە ئێستا ئەگەر سەیری غەرب بکەی مؤسساتی گەورە گەورە وەکو فرانسیس فۆکۆ ئەڵێت حتى لساڵی 95 2 ملیۆن و تقریبا شتێک مؤسساتی NGO هەیە ئەم مؤسساتی NGO کار بۆ میساقی بەشەریەتەکەن کار بۆ ئەخلاقە بەرزەکانەکەن. بەڵام مامۆستا ئەحمەد ئەگەر ئێمە دیقەت بین المستقبل لهذا الدين المستقبل للإسلام ئایندە بۆ ئیسلامە ئەم کەلیماتانە تازن تۆ پێت وایە بە درێژایی لە نسوسی دینە شتی وا هەیە یعنی جارێ ئەمە بەشێکی پرسیارەکەمە بەڵێ هەر مستقبل لهذا الدين خۆی گەورە لە قورئانە فەرمێ ئین الدین عند الله الئیسلام. باش بەڵام کاتێک سەید قوتب ئەم قسەیەکە یا خەڵکانی تر ئەم قسەیەکەن مەبەستیان لەم ئیسلامە سەلەفیە نەک ئیسلامیش بە ماگەنا گشتیەکەی لەم ئیسلامیە سەلەفیە سونیە تقریبا بڵێن ئیخوانیەش مەبەستیانە لە ڕاستیە ئەگەر ئەوانیش ئەو مەبەستیان هەڵگرت بێ لە نووسینەکانیانە ئەو مەبەستە مەبەستێک نییە مەبەستی قورئان نییە مەبەستی قورئان نییە مەبەستی کەسانێکە کە لەسەر بنەمایەکی غەڵەت کە لە عەسری ئومەویە تەدوین کراوە عەسری ئومەوی کە ئیسلام لێوە ئەچێتە ناو سیاسەتەوە لە ناو سیاسەتە بێتە خادمی سیاسە سوڵتان ئەو کاتە ئیسلام بۆ خزمەی سیاست بەکارێنێ لە عەسری عەباسیە لەو عەسری عەباسیە هەموو فقەهای مەزاهب و هەموو محەدیسین لەو عەسرا وجودیان هەیە هەموو ئەمانە کەیەن بۆ ئەوە هاتوون ستەمکاری لەو ڕۆژگارە ستەمکاری دەوڵەت لەو ڕۆژگارە بشەرعێنن و تەسبیتی بکەن لەبەرەوە ئەو ئیسلامی کە سەید باسیەکە و ئەو ئیسلامی کە غەیری سەید باسیەکە ئەگەر بەو معنە ئیسلامە عامەکە بێ کە قورئان باسیەکە هەموو میلەتەکان بەمعنە سەلەفیەکە باسی نا بەمعنە سەلەف بەمعنە ئیسلام حەسرکەی لە میلەی محەممەدیە هەڵەیە بە هیچ شێوەیەک لە هەرچی دنیا تۆ پێت بەڕێزت پێت توانی ئەم مەفهومەی بەڕێزت ئێستا باسیەکی بۆ ئیسلام چەمچێکی تازەیە یعنی هەموو دنیای ئیسلام هەموو تاریخی ئیسلام ئەوە سێری ئیسلامی نەکردووە مەسیحی هەر بەلایەوە بێدین بووە جوولەکە هەر بەلایەوە دەرچوو بووە لە دین و ئەهلی جەهەنەم و کافرە
يعني ما بس تنانت الشيعة وأوانش هر أهل جهنم الذين درجون يعني دا ئەو بابەتە نەکبەر بۆ دینەکانی تر بۆ ناو خودی ئیسلامەکە ئەو حاڵەتی جەناب ئەڵەم شیعەش مەذاهبی ناو ئیسلامەکە مەذهبی سنی لە ناو خۆیان مەذهبی شیعە لە ناو خۆیان مەذهبی شیعە بەرامبەر سنی ئەم حاڵەتە گرفتاریان هەیە لەگەڵ خۆیانە بابینەوە بۆ مستقبل لهذا الدين يعني ئێستا بینین مسلمان زۆرە بن بەڵام سەرشێک لەسەر شەشی دنیا بن وایە تقریبا یەک لەسەر شەشی هەر دنیا بن بەو مسلمانەتێش کە ئەیبینی لە هەموو بوارەکانە یەکێکن لە هەر ئومەتە دواکەوتەکانی دنیا لەکوێ ئەم مستەقبەلە بۆ ئەم دینە و بۆ مسلمانانە لەبەر ئەوەی هەر وەکو پەیوەندی بە قسەکانی پێشووترەوە کاتێک کە ئیسلام حەسرەکەی لە شاعیرە کاتێک ئیسلام حەسرەکەی لە شعائرە ئیمان شاعیرە ئیمان ئیلتیزام شاعیرە بەڵام چۆن ئەتوانن بەم بەداهەتە بەم تەئکیدە بڵێن ئایندە بۆ ئەم مەخلوقاتێک ئێستا ئەیبینین نا هەر خەیالە زیاتر لەوە ڕۆمانسیەتە تا عەمەلیەت ینی ئەگەر واقع سەیریکەی يعني ومستقبل بۆ ئیسلامە بەو واتایی کە ئیسلام بریتی بێ لەو مدەوەنانەی کە ئێستا لە بەردەسایە لە فقه و لە حەدیث ئەگەر ئیسلام بۆ ئەوە بێ ئەم جۆرە مسلمانانە بێ ڕۆمانسیەتە حەقیقەتێکی عەمەلی نییە لەناو خۆیان مسلمان گرفتارە لەناو خۆیان دواکەوتووە لەناو خۆیان لە هەرچی بوارەوە گرفتاری هەیە لەبەرەوە ئایندە بە حیاتی بۆ ئینسانی متەخەلیف نابێ بۆ ئینسانی دواکەوتوو نابێت مەستا زۆر ئەڵەن لە ئەوروپا و لە چوو ئەمانە خەڵک زۆر مسلمانە بێ و گوایە راپۆرتەیە کە مسلمانە بنە زۆرینە لە دنیا و ئیسلام هەموو دنیا ئەمە تا کوێ حەقیقەتی هەیە ئەم شتانە لە ڕاستیە بەشەریەت بۆ خواپەرستی و بۆ ئەوەی کە قەناعەتی بە هێزێکی باڵا هەبێ بەشەریەت هەموو بەشەرەکان احتیاجی ئەم حاڵەتیان هەیە کاتێک ئەم هاوارە گەورەیە دەرەچێ ئیسلام هەموو حەلێکە و ئیسلام هەموو اختیزالی زەمن و جوغرافیا و ئومەت و حلولی ئومەتەکەن لەم ئیسلامە محەممەدیە لە ڕاستیا شتێکی ناواقعیە بۆیە ئەو شتە ناواقعیە خەڵکیش لێیەتە پێشەوە دوایە ئیبینێوان نییە بەڵام ئەگەر ئەم حەلەی کە ئەڵێن ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ خودی قورئان کە کتاب ڕیسالەیەکە ڕیسالە ژین چیانی ڕەسوولێک هاتووە بە ئەمانەتەوە چی تایە گەیاندوویەتی کاتێک کە سەیری ئەم ڕیسالە ئەکەی ئەم حقایقە بەشەریانەی تایە وەسایە عەشری تایە کۆمەڵی وەسایەی تری تایە پێغەمبەری مەبانی ئەخلاقی بەشەریەتە درۆ نەکردنە خیانەت نەکردنە خەڵک نەکوشتنە زوڵم نەکردنە ستەم نەکردنە یارمەتیدانی خەڵکیە یارمەتیدانی هەتیوە ڕۆشتنە لە بوارە ئەخلاقی و معاملاتەکانە ئەمە مستەقبل بۆ بەشەریەت لەمایە بەڕێزت پێت بەم حسابە بێ ئەتەوە پێمان بڵێ کە مستەقبل بۆ ئەوەیە کە ئەخلاقیاتی ئینسانی ئەگەڕێتەوە بۆ ئینسانیەت ئەخلاقیەتەوەکایە ئەم ئەخلاقیات بڵین کاپیتالیزمی کە ئێستا هەیە بە میکانیزم بە میکانیککردنی ئینسان بە کۆیلەکردنی ئینسان ئەمانە نامێنێ بەم شێوەیە ینی ئێستا موجەیەکەیە لە ئارا ینی ئەخلاقیات تا علمی ئەخلاق بێ بچێتە ناو اقتصادەوە بێ بچێتە ناو سیاسەتەوە بێ بچێتە ناو هەموو بوارەکانەوە کاتێک ئێمە سەری علمی ئەخلاقەکەین لە تاریخ قانون علمی ئەخلاق تەراکمیەکی هەیە یعنی مەسەن کاتێ سەری ڕۆمانەکەین قانونی طبیعیان هێناوە قانونی طبیعی بریتە لەو قانونێک کە قانونی شعوبە قانونی شعوبیش لە قانون لە ئەنبیاوە هاتووە ینی لە ڕسول و ئەنبیا و مفەکرین و خەڵکانێک کە لە حیات هاتوانیویانە ڕۆڵیان هەبێ لە پێشخستنی بەشەریەتە لە پێشخستنی حلکردنی گرفتەکانی بەشەرە ئەمانە کەسانێک بوون هەر لە ئەنبیا و عولەماوە حتا قورئان الذين يأمرون بالقسط أبات رزي أنبياء الذين يقتلون الأنبياء والذين يأمرون بالقسط من الناس لبرو أو إسلامي كباسة كري أجر بإسلامي أمي محمدي بي ملي محمدي بي أما كارك الرومانسية وحقيقتنا بي أجر سير كين همو مؤمنين باوريان بقرآن هي كمصدري وحيدة أجر هلوشانوش هبي لهر بواريكا هەڵوەشانەوەش هەبێ لە هەر بوارێکە هیچ عیبێکیتیانی و حقیقەتێکی حەقیقوێ بەس خەڵک بەرەو بێدینی نابە نەک مستەقبل بۆ ئیسلام هەر ئیسلام خۆی بپوچێتەوە نەمێنێت بەعکسەوە خەڵک بەرەو ئەخلاق بەرزیە بە
بەڵام ئەو ئەخلاق بەرزیە بەوە ناکە خەڵک کۆنتترۆل کرابێ بۆ ئەخلاق بۆ معنایە ناکە خەڵک زوڵمی لێ بکرێ بۆ معنایە ناکە ئەوترێن ستەمکار هەر ماڵی بردی لێی دای کوشتیتی هەرچی لێکردی ئەبێ دەستی ماچکەیت و لە دوایەوە ئامین بکەیت بۆ معنایە ناکە بەشەریەت لە هەرچی بواری حیاتیە دوا بکەوێت بە ناوی دینەوە ئەم بەو معنایە قورئان بەو معنایە بەو معنا قورئانیە هەرچی هەڵوەشێتەوە بەڵام لە نەتیجا هەر سەرکەوتنە. ئایندە بەرهەمی کار و داهێنانی مرۆڤە. مرۆڤی موسڵمان بەر لەوەی خەون بە ئایندەیەکی موژدەدراو ببینێ دەبێ خۆی لە تەپوتۆزی ڕابردوودا بماڵێت.